بە گوێرەی راپۆرتێکی ئۆکسفۆرد ئیکۆنۆمیکس وا دیارە کاریگەریە نەرێنیەکان لەسەر ئابووری جیھان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕۆژ بە ڕۆژ ڕۆنتر دەردەکەون بۆ پێی کە تاوەکو ئێستا گەیشتووەتە زیاتر لە 40 وڵات. بۆ ئەو مەبەستەش بانکە ناوەندیەکان دەستیان بە ناردنی ئاماژە و هۆشداریە نەرێنیەکان کردووە. کریستین لاگارد سەرۆکی بانکی ناوەندی ئەوروپا ڕایگەیاند ئەو قەیرانەی کە ئێستا هەیە هێشتا پێویستی بە دەستێوەردانی نەختینەی نییە، بەڵام لەگەڵەوەشدا لە ئەگەری فراوانبوونی بازنەی کاریگەریە نەرێنیەکان دەبێت وەڵامی پێویست ئامادە بن، چونکە ئامارەکان دەری دەخەن کاریگەریە نەرێنیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئابووری جیھان زۆر زیاترە لە ڤایرۆسی سارس. زۆرترین ئەو کەرتانەی کە بوونەتە قوربانی ڤایرۆسی کۆرۆنا کەرتی گەشتیاری، گواستنەوە، بۆرسە و بازاری کاڵاکان بە تایبەتی کاڵا گرانبەها کانە. ئەنجومەنی گەشتوگوزاری جیھان باس لەو زیانانە دەکات کە بەرکەرتەکان کەوتووە و بە نزیکەی 22 ملیارد دلار دەخەمڵێنرێت. هەروەها لە ئەگەری بەردەوامبوونی ئەو دۆخە ئەوە زیانەکان دەگەنە 73 ملیارد دلار. هاوکات سەرچاوەکان لە سندوقی نەختینەی نێودەوڵەتی جەختی لەوە کردوتەوە. ئێستا سەرقاڵی خوێندنەوەن بۆ بەرنامەکانی هاوکاریکردنی ئەو وڵاتانە کە توانای داراییان بۆ ڕوبەڕووبوونەوەی و ڤایرۆسە نییە کە خۆی لە قرزی بەپەلە و متمانەکردن بە بانکەکان لە کاتی پێویست دەبینێتەوە. سەبارەت بە کۆمپانیا ئەوروپیەکان کە لە چیندا کار دەکەن پێشبینی دەکرێت کارەکانی لە وەرزی یەکەمی ئەم ساڵ بە ڕێژەی 100 داکەوتن تۆمار بکات. هەر بۆیە لە ئێستا ڕێشوێنی پێویست بۆ استراتیژیەتی هەر کۆمپانیایەک گیراوەتە بەر، بە تایبەت ئەوانەی کە بەرهێنانی درێژمەودا دەکەن. بە گوێرەی راپۆرتێکی ژووری بازرگانی ئەوروپا کۆمپانیاکان لە سەرجەم کەرتەکاندا بێجیاوازی کاریگەری نەرێنیان کەوتۆتە سەر. راپرسێکی بەپەلە لەسەر 600 کۆمپانیا ئەنجام دراوە و دەرکەوتووە کە 146یان پێشبینیەکانیان بۆ 2020 دابەزاندووە. بۆ پێی کە تەنیا لە 2 مانگدا کارەکانیان بە ڕێژەی 100 دابەزیوە و 156 کۆمپانیاکانیش دووچاری کەمی خوازبوونەتەوە، بە تایبەت لە کەرتەکانی ئۆتۆمبیل و ئەلکترۆنی و کیمیاوی. بەو جۆرەش ڤایرۆسی کۆرۆنا لاوازی ژمارەیەکی زۆر لە کۆمپانیاکان بەرامبەر بە جموجۆڵی بازرگانی نێودەوڵەتی دەرخستووە.